1 ساعاتێ 2 ساعات وەرزشەکە تەنگە نەفەسە بێ هەنا سەبڕەکەی تووشە بێ زۆر دڵی خۆشە. بەڵام بۆ نیو سەعات تەراویح زەجێ لەناو مزگەوتەکە دروستەکە ناتوانێت نوێژێکی ڕێک و پێک بکە بەڵام بۆ وەرزشەکە دڵی خۆشە. ئەمە دڵت بەڵگەیە لەسەرەوەی کە خۆشەویستی ڕاستەقینەی خواتیان نییە. تخوا نوێژ گرانە، تخوا نوێژ ماندوو هیلاکت ئەکایە وەرزش. چونکە ئەمە بۆ لاشەیەت و شەیتان پێی خۆشە دڵی مرتاحە پێی هەرچی گیانی دەبێتە عارەق هەنا سەبڕکەی تووشە بێ ناتوانێت قسەی بکە دڵی خۆشە مرتاحە 2 ساعات 3 ساعاتیش بەڵام ئامادەنی 1 ساعات یەشە نوێژگا 1 ساعات قورئان بخوێنی. نازم شەرم لەکوایە شەرم لەخوا خۆشەویستی بۆ خوا لەکوایە. من ناڵێم وەرزش مەکە بەڵام بۆ وەرزشەکە دڵت خۆشە و مرتاحی بۆ عیبادەتەکە بەو شێوەیە نیت.